ئەوە دوم جارە برایەکەم جەرگی دەستێ چاویشی بینەوە لە دەست دەدا لەو مێشتی چوبی چارەسەری لە ئەمریکاش نییە لە هەموو دنیا نییە 20 ڕۆژ پێش ئێستا دەبوو سەر کەڵبەی لە سەر برۆیەکانیدا ئیتر لە کاتێکی خۆی لە کاتی گونجاو گاندمانە خستخانەی ڕۆژئاوا ڤاکسینیان لێدا 3 جرعەت 2 جرعەتمان لێدا جرعەتی سێم دوونێ لە عینایە مەرکەزی لێماندا گوتمان لێ بدەن گوتیان لێ بدەن گوتمان خوا ئەوەی دەکاوە بوو 3 ڕۆژ پێش ئێستا تەماکە لە واجب دێتەوە لە پاسەوانی سنوور بوو وەزعی تێک دەچی کە تێک دەچی داخلی خستخانەی مێدیکالمان کرد گوتیان وەڵاهی ئەمە دکتۆری قسایمانە بردمان لە دکتۆری ئیسرا باتنی ئەویش دکتۆری زۆر بەڕێزانی بەڕاستی زۆر هاوکارمان وەرە زۆر شتی گوتیەوە باتنی ڕەوانی دکتۆری ئازادی کرد ئازاد ئەنوەر ئیسەری لە ئیسەریش لە خستخانە ڕزگاری ئیشەکی زۆر زۆر ڕێکپێک و باشیان بۆ کرد دەرشاوە چاویشی بینەوە لە دەست دەدا دکتۆری عینایە هات ئاوی پێداڕژان گوتی کە ڕادەپەڕی گوتی کاکێک لە علامەتەکانەوە ڤایرۆسی لۆ مێشتی چوبی چارەسەری لە ئەمریکاش نییە لە هەموو دنیا نییە ئیلتیهابیش بی بڕۆ فحسەکانمان لۆ کرد ئیلتیهابی بەرز بوو پرۆتینی بەرز بوو ئیلتیهابە چکەمان لۆ کرد دیارە بوو ڤایرۆسەکە لە مێشتیدا بوو گوتمان کاکە بەسچی ئەوە دوم جارە برایەکەم جەرگی دەستێ من بە هەر چۆنە چیوی ئەوەی بکەین با نەرێن ینی هەندێک خوددەزان سەدی لە عەزابی قەبری گرانترە کە لەوێن دەریش وەریان نەگرت گوتیان نەخۆشی گوازرا و ئەمە وەرناگرین هێنامانە عینایە مەرکەزی ئیشەکی ڕێک و پێک زۆر جوانیان لۆ کرد کە ئیتر ئیشەکان لۆ کرد و قل لە نیسیبنە لەما کەتەبە الله لەنا وەزعی ڕۆژ دەم بەرە تێک دەچوو تەمەنی 25 ساڵ بوو خاوەن 2 منداڵ بوو ئەنی ئاگەر لە دەستەمان بەرەوە قل لە نیسیبنە لەما کەتەبە الله لەنا بەڕاستی سەر خەڵکیان وێران کرد يعني ناتان تكرار كما براستي خيني مرب لك كعبة بيروزقوتها يعني حقا خيني مرب باريزي دي بكري لسقا كان زياتر زور قسم كد يعني ناري يعني عندك تكرار خوشنية لكنارك قسم كد يعني حقا ما مساني آيني يعني شويني أو سجانة بكري فيها كشني حلاكا يعني بداخوا يعني هالشويني جسيب برويلي